بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام دۆستان و لایەنگران و هەوادارانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان هاوڵاتیانی خۆشەویست لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەست بە پشتیوانی و سەرخستنی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەین پشتیوان بە خوای باڵا دەست و ئەندام و دۆست و لایەنگران و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هاوڵاتیانی بەڕێز خۆشەویستان بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە فەرمی دەستیان پێکرد کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستی ژمارە ١٩٤ بەشداری هەڵبژاردنەکانی کردووە بە پێیە و زانیاریانەی لە لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵەوە بەدەست ئێمە گەیشتووە ئامادەکاری تەواو کراوە بۆ هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن لە ڕووماڵێکی تایبەتدا ئێستا ڕاستەوخۆ لە سەرەتاکانی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵتان دەبین بۆ ڕووماڵکردنی بانگەشەی تیمەکانی لیستی ١٩٤ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەرچەندە زۆربەی لایەنە سیاسیەکان لەگەڵەوە بوون هەڵبژاردنەکان بۆ کاتێکی نادیار دوا بخرێ بەڵام کۆمەڵی ئیسلامی بە فەرمی دووپاتی کردەوە کە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردندایە لە کات و وادەی دیاریکراوی یاسایی خۆیدا ئێستا لە شاری سلێمانیەوە دەست بە ڕووماڵەکەمانەکەین ڕاستەوخۆ ئیحسان سابیر پەیامنێری سلێمانی لەگەڵماندایە لە نێو ئاپۆڕای هەواداران و لایەنگران و کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستی ١٩٤ ئەحسان سڵاوت لێبێ بەڵێ سڵاوی خوا گەورە لە ئێوە لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامش بێت پێمان بڵێ لە شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانیەوە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەرەتاکانی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەوە لە چ دۆخێکدایە و چۆن دەست بە هەڵمەتەکانیەکە و کاندیدانی لیستەکە ئەگەر لات ئامادە بن هەندێک زانیاریمان لەو بارەیەوە بۆ وەرگری بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە بێت دیارە ئەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ڕاگەیاند بوو کە لە کاتژمێر 12 ئەم شەوە پرۆسەی بانگەشەکردن بۆ لیست و قەوارە و کاندیدەکانی بەشدار لە هەڵبژاردننی پەرلەمانەکەی هەرێمی کوردستان دەست بە بانگەشەی هەڵبژاردن دەکەن لەو چوارچێوەشدا وەک پێشتر کۆمەڵی ئیسلامی جەختی کردبووە لەسەرەوەی کە لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت هەر لەسەر و نەمایەش ئامادەکاری تەواو کراوە بۆی بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی ئاشتیانە و مەدەنیانە و دوور لە شێواندن و دوور لە تونوتیژی بەڕێوە بعد لە سەرجەم شار و شارۆچکەکان و پارێزگاکانی هەرێمی کوردستاندا دیارە ئێستا ئێمە لە بەردەم بینای مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامین لێرەوە کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی مەڵبەندەکان و لە ڕێگەی ناوەندی هەڵبژاردننیەوە سەرجەم ئەندام و لایەنگران و کادیرەکانی ڕاست بادووەکە بە شێوەیەکی مەدەنیانە کار بکەن بۆ سەرخستنی لیستەکەیان لە بانگەشەی هەڵبژاردندا و بۆ زانیاری زیاتر لەسەر ئامادەکاریەکان لەسەر و شێوازەی کە کۆمەڵی ئیسلامی جیاواز لە لایەنەکانی دیکە کاری لەسەرەکان لە بانگەشەی هەڵبژاردندا ئەم بەڕێز کاک حاجی دیاری میوانمە بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کاک حاجی دیاری سڵاوی خوای گەورە لێبێت ئەگەر پێمان بڵێ ئەو کۆمەڵی ئیسلامی بەردەوام جەختان لەسەرەوە کردوێتەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت ئێستا لە یەکەم دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەوەیەوە چۆن ئامادەکاریتان کردووە و پلان و بەرنامەی ئێوە چییە؟ بەنای خۆی گەورە لەگەڵ دەستپێکی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لە کاتژمێر 12 شەو ئێمە لەبەردەم مەڵبەندی سلێمانی کۆبووینەوە بە ئامادەبوونی کاندیدە بەڕێزەکانی سنووری مەڵبەندی سلێمانی و هەندێک میوانی تر هەڵبەتە پەیامی ئەم جارەی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان پەیامێکی مەدەنیانەیە لە ژێر دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین و ئەمێ لێرەشەوە ئەوە بڵێم کە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەم جارە بڕیاری پێشوەختمان هەبوو بەدەر لە هیچ ڕێنماییەکی هیچ شوێنێ کە تەناف و دیمەنی شارستانی شارەکە بپارێزین و لەو ڕوانگەیەشەوە کۆمەڵبەندی سلێمانیش هیچ شێوازێکی ئەوتۆ
دروست ناکەین کە بێتە ڕێگری لە شەقامە لە قەرەباڵغیە و بەرنامەکانیشمانەوە لە ئەم شەوە دەست پێەکە و لە ڕۆژانی داهاتووشە ئەنجومەنەکانمان بەردەم بارەگاکانی خۆیان ڕازێنەوە و شێوازێکی مەدەنی بۆ سەرخستنی لیستەکەمان پێڕاوەکەن. حاجیاریەوەی ئێوە جیا ئاکاتەوە لە بانگەشە هەڵبژاردن لەلایەنەکانی دیکە چییە؟ ئێوە زیاتر پشت بە ڕێکارە ئاشتیانە و مەدەنی و شارستانیەکان دەبەستن؟ بە دڵنیاییەوە ئێمە سوور بووین لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیان و یەکێک بووین لەو لایەنانێ ئەتوانم بڵم تاکەلایەن بووین کە بەشداری هیچ دانیشتێکمان نەکرد لەسەر دواخستنی هەڵبژاردنەکە و سەر ڕێی ئەو تێبینیانی کە هەیە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کوردستانە و ئەنجامدانی تەزویری 12.5 بەڵام سوور بووین لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکە و بە هەموو توانایەکمان هەوڵەین بۆ بەرگرتن لە تەزویر و قاچاقکاریش. بڵێ لەگەڵم بن دیارە لێرە سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی ئامادەیی هەیە بەڕێز کاکسۆرە عومەر. کاکسۆران سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر وەکو دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بەڕێز وەکو سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان پەیامێکت هەبێ یاخود قسەیەکت هەبێ ئێوە سەرەتا چۆن دەست پێ دەکەن و ئاماژتان چییە لە بەشداریکردن لە هەڵبژاردننی 30 ئەیلولی کە بڕیار ئەنجام؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بە کۆمەڵێک بربژێر و کاندیدی ئازجیاواز لە هەموو بوارەکانە ئینشاءڵڵا لە ڕۆژانی ئایندە دەستپێکی هەڵمەتی لیستی 1994 دەست پێ دەکا و ئێستا بۆ نیشاندانی سەرەتایی دەستپێکی هەڵمەتی هەڵبژاردن کە بە شێوەیەکی ئاسایی و یاسایی و لەسەرخۆ دەستمان پێ کردووە و ئامانجمانە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆرترین کاندید ببینە پەرلەمان بۆ ئەوەی لە خولی ئایندەی پەرلەمانی کوردستاندا بە شێوازێکی سەرکەوتوانەتر بە بەردەوامی ئەو بەرنامەی کارەی کە بۆ ئەم خولە ئامادەکراوە بتوانین خزمەتی گەلی خۆمان و خەڵکی خۆمان باشتر بکەین و چاوەڕوانیمان لە خەڵکی هەرێمی کوردستان لە دەنگدەرانی خۆشەویستەوەیە کە ئەوەیان لە یاد بێ کۆمەڵی ئیسلامی لە هەموو قۆناغە سەختەکانە لەگەڵیان بووە، پشتیوانیان بووە و هیچ کات هیچ فشار و هیچ چاوسوورکردنەوەیەک کۆڵی پێ نەداوە و ڕاستگۆیانە لە هەموو ئاستەکانی حکومی و پەرلەمانی و ئەنجومەنی خۆجێیی توانیومانە بەڵێنەکانمان کە لە ڕابردووە بە خەڵکمان داوە بیبینە سەر و ئەمانەی کە ئێستا کاندیدن بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نمونەی ئەوانن کە لە ڕابردووە خەڵکی کوردستان تاقی کردوینەتەوە بینیوینی. سپاس بۆ تۆ کاکسۆران. دیارە جیاواز لە کاندیدە بەڕێزەکان هەواداران لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی بەم کاتە درەنگێشە و لێرە ئامادەیان هەیە بۆی کە بەشداری بکەن لە بانگەشەی هەڵبژاردنەکان و تێیدا ئامانجیان سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانە لە هەڵبژاردنە پەرلەمانیەکاندا. دەچمە لای یەکێک لە کاندیدەکانی دیکە مامۆستا عومەر سڵاوی خوای گەورە لێبێت. بەڕێستان وەکو یەکێک لە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی پەیامتان چییە بۆ هاوڵاتیان لە سەرەتای دەستپێکی بانگەشەوە و ئاماژتان چییە لە بەڕێوەبردنی بانگەشەکان کە کۆمەڵی ئیسلامی دەڵێ دێمە بە شێوازێکی ئاشتیانە و جیاواز لە لایەنەکانی دیکە بانگەشە دەکەین؟ سڵاو لە بەڕێزت لە بینەرانی بەڕێز لە دەنگدەرانی بەڕێز. طبعاً لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان هێندێک تایبەتمەندێتی هەیە و ئامانجەکانی ڕوون و دیارن کە خزمەتکردنی خەڵکی کوردستانە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە و بەرقرارکردنی ئاشتی کۆمەڵایەتی و دادگەری کۆمەڵایەتیە. ئێمە لەو ڕوانگەیەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جارێکی تر ئەزمموی خۆمان، کادیرەکانی خۆمان و توانەکانی خۆمان و هەڵوێستەکانی خۆمان دەخێنەوە بەردەست دەنگدەرانی بەڕێز، بەردەم ویژدانی دەنگدەرانی بەڕێز و کۆمەڵی ئیسلامی تاقیکراوەیە لەو کاتی لە حکومەت بووە جێدەستی دیارە خزمەتی کردووە، دڵسۆز بووە، پاک بووە، لێهاتوو بووە، شارەزا بووە، لەو کاتی لە پەرلەمان بووە بە هەڵوێست بووە و شارەزا بووە لە کارەکەی خۆیە. بۆیە بە هەمان شێوازی جاران بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین واتە ئێمە لەسەر هەڵوێستەکانمان
کۆڵ نادەین لەسەر هەڵوێستەکانمان بەردەوامین لە سەنگەری خەڵکە ئەمێنینەوە لە پێناو کوردستانێکی پێشکەوتوو لە پێناو کوردستانێکی ئاوادان لە پێناو کوردستانێکی سەقامگیر وەک هەمیشە تایبەتمەندێتی هەڵمەتەکانی بانگەشەی کۆمەڵ هێمنیە ئاشتیە و پیشاندانی ئەزمموی خۆمان بەرنامەی خۆمان کاری خۆمانە دوورکەوتنەوەی لە هەر تونند و تیژی و تەشەنوجێک کە کوردستان بخاتە گیر و گرفت و قەیرانەوە. زۆر مامۆستا فاروق بەڕێستان لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردندا پێیانتان چییە بۆ هاوڵاتیان و کۆمەڵی ئیسلامی دەیەوێت بە بەشداریکردنی لە هەڵبژاردنەکان کێبڕکی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان چی لە دۆخی خەڵک بگۆڕێت؟ بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان سڵاو لە خەڵکی کوردستان لە کاندانی بەڕێز دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم جارە بە لیستی ژمارە 194 بە کۆمەڵێک کاندیدی بەهێزەوە بە بەرنامەیەکی واقعی و سەردەمیانەوە هاتوتە مەیدان کە ئەوێ جارێکیکە لەسەر هەڵوێستەکانی ڕابردووی لەسەر سەرۆرەکانی ڕابردووی درێژەی پێبدا و بەردەوامی پێبدا و خەرمانێکی بخاتە سەر مەڵی خەرمانەکانی ڕابردووی لە پێناو خەڵکی کوردستان و جەماهیری کوردستاندا بۆیە بۆ ئەمە بەستەش بۆی ئێمە سنگ و قورساییمان زیاتر بێت لە پەرلەمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا و بۆی زیاتر کە کار بکەین بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ بەدیهێنانی مافۆکان و خواستەکانن بۆیە پێویستە داواکاری خەڵکی کوردستان بە گڕوتین و بچنە سەر سنوورەکانی دەنگدان و ئەو ناومێدی کە ڕووکردی خەڵکی کوردستان بیشکێنن و جارێککە بە ئومێدەوە پەرلەمانێکی نوێبێتە کاراوە کە دەنگی ڕاستەقینەی شەقامی تێدا بێ و خواستە ڕاستەقینەکانی شەقام بتوان لە پەرلەمانی ئایندا بتوانین بێن ندی بێگومان بۆش پێویستمان بە هەوڵ و هیممەت و پشگیری خەڵکی کوردستانەوە لێرە داوای پشگیری و داوای بەدەمەهاتنیان یەکەین بۆ لیستکانیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. ئەگەڕێنە وڵات لە شاری سلێمانی دەرفەتێکمان بەرێ ئێستا گەڕێینەوە لای کەمێکی تر لە ستۆدیۆ کەمێک لەگەڵ میوانە بەڕێزەکەمان گفتوگۆکەین بەڕێزان. ئێستا کاک محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەندامی لیژنەی بەڕێوەبردننی ئەندامی لیژنەی باڵای بەڕێوەبردننی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵمانایە کاک محەممەد بەخێر بێن ئەسێتان کێشە سوپاس سەرکەوتوو بن. منە مەوێت لە سەرەتای پرسیارەکانمەوە بپرسم کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 بۆچی؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم و بە ناوی خوا ئێمە هەڵمەتی لیستی 194 دەست پێ دەکەین و هەر لە خۆشی چاوەڕوانی سەرکەوتنی و نیەتی هەمومان و لێرەیشەوە داواکەم لە هەموو ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و تایبەت کە ئێمە سبەی پێخینە ساڵێکی نوێی کۆچی یادێکە کە کۆمەڵێ پند و وانەی بۆ ئێمە تێدایە دەکرێت لەم هەڵبژاردنەدا وەکولایەنێکی ئیسلامی سوودی لێ ببینین. ئێمە بە ناوی خوا دەست بەم هەڵمەتە دەکەین و لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەبوونی پەرلەمانتارانی و هەڵوێستی کۆمەڵ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کاری پەرلەمانیەوە بوونی وەزیرەکانی و باقی نوێنەرەکانی لە حکومەتی خۆجێیی و لە ئەنجومەنی پارێزگاکان پێم وایە لە ماوەی ڕابردوودا بە هەڵوێستەکانی ئەو وەڵامەی لای هاوڵاتی و لای دەنگدەرجێشتووە کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ. زۆر باش. ئەمەوێ بەرنامە و پەیامی ئەم لیستە دەیەوێت کار لەسەر چی بکە و کار لەسەر کام داواکاری و خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. ئێمە کاک عەباس لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تایبەت لە ساڵانی پێشوو لە 4 ساڵی ئۆپۆزیسیۆن بوونیدا و لە 4 ساڵی پێشوودا واتە لە خولی سێەم و چوارەمی پەرلەمانی کوردستاندا سەلماندوویەتی کە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستاندا و ئێمە لە ئەنجومەنی سیاسی و لە سەرکردایەتی کۆمەڵ لە 4 ساڵی پێشوودا کرۆکی سیاسەتکردن و کاری پەرلەمانی حکومی ئەمە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان بووە و هەر ئەو پەیامێشمان بۆ خەڵک پێەیە کە ئێمە لەکوێ بەرژەوەندی تاکی کوردیە بێ لەوێن سیاسەکانمان پەرلەمانتارەکانمان و لە گریمانەی
بوونمان لە حکوومەتی خۆجیایی لە هەر شوێنێک نوێنەرێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەبێ دەبێ کرۆکی کاری ئێمە میحوەری کارکردنمان بەرژەوەندی تاکی هەرێمی کوردستان بێ هەر لە زاخۆ تاک و خانەقین بەبێ فەرق و جیاوازی پێم وایە کۆمەڵ ئەوەندەی توانیوێتی ئەو پەیامەی لای هاوڵاتیانی کوردستان جێهێشتووە کە بوونی کۆمەڵ زەرورەتێکە کۆمەڵ باڵوێستەکانی سەلماندی کە لە بەرەی گەلە و لەگەڵ جەماوەردایە و بۆی شێمە ئەم جارە زۆر اعتیماد لەم هەڵبژاردنە ناخێنە سەر کەرەسەکانی هەڵبژاردن ئەو خاڵێکەوەی ڕای و خاڵانی کە برایان ڕاست پاڵێوراون ئاماژیان پێدا ئەویشەوەی کۆمەڵ ناسراوە و پەیاممانەوەیە کە لە خزمەت ئێوەی دەنگدەردا هاوڵاتیانی کوردستاندا کۆڵ نادەین و بەردەوامین لە بەرەی ئێوە دەبین. زۆر باشە کاک محەممەد کۆمەڵی ئیسلامی کوردستان باڵێن یەشێک لە دیارترینەوە حیزبانە بوون کە پێداگریان لەسەرەوە کرد هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت دوجاریش کۆی حیزبەکان هاتنە سەر ئەم ڕایە بۆچی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم پێداگریەیە کرد؟ کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەی ڕاگەیاندووە کە ناچێتە کۆبوونەوەیەک و لە پاڵ داوایەک نابێت کە داوای تەجیل و دواخستنی هەڵبژاردنەکانی کوردستان بێ وەکو التیزامێکی ئەخلاقی و وەکو ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە ساحەی سیاسی و لە ساحەی کوردستان پێی ناسراوە ویشەوەیە پابەندی ئەو دروشمانەیە کە پێشتر بەرزی کردوێتەوە ئەمە لە ماوەی پێشوودا هەر درێژکردنەوەیکی پەرلەمان یان هەر دامەزراوەیەک سەرۆکایەتی هەرێم هەر درێژکردنەوەیەک بۆ ئەو دامەزراوانە لە دەرەی ماوە یاسایەکەی خۆیان ئێمە دژی ڕاوەستاوین ئێستا پێمان جوان نەبووە کە بێین بە تایبەت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خۆی ساڵێک دواخراوە و تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە لە ڕووی یاساییش و قسە لەسەر ئەو درێژکردنەوە هەیە ئێمە هەر داخوازیێکی تاجیل درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی بەدوادا دەهات ئەو کات دەماوەر ئەو ڕخنەی لێ دەگرتین کە ئایا ئێوە بۆ بەڕخنەتانەگر لە سەرێکێتی و پارتی کە تەمەنی یان هەڵبژاردن دوا بخات تەمەنی پەرلەمان درێژ کاتەوە بەڵام بۆ خۆتان ئێستش ئەنجامێدەن خاڵێکی کە ئێمە بەڵێ ئێستاوانەی کە لە کۆمیسیۆنن ئیستقالیان لە حزبەکانیان داوە بەڵام ئەوە حەقیقەتێکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان لەسەر بنەمای 5 لایەن دامەزراوە واتە ئەم لایەنانش کە ئۆپۆزیسیۆنن و ڕخنەیانە بووە و تێبینیانە بووە لەسەر زۆرێک لاکایەکانی هەڵبژاردن ئەمڕۆ بڵێن لە کاتی دامەزراندنی و کۆمیسیۆنەدا نوێنەریان نردووە ئەو نوێنەرانە بەرپرسیارن بۆ مێژوو من لێرەیڵێم بەرامبەر هەر مەترسیەک لە کە ڕوو لە هەڵبژاردنەکانی کوردستان بکات و دەبێ ئەو ماوەیش ماوە و 20 ڕۆژەیش کە ماوە دەبێت جوهدی خۆیان بکەن کە ڕێ لە هەموو ڕێگایەکی تەزویر بگرن و ئومێد بدەنە خەڵکی کوردستان کە ئەم هەڵبژاردنێکی پاک و بێگەر. زۆر باش کاک محەممەد ئەگەڕێینەوە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان چینە پارێزگای هەڵەبجە لەوێ ڕاستە و خۆ سامان فەتاح پەیامنێرمان لە هەڵەبجەوە لە نێو واپۆڕای پشتیوانانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە سامان سڵاوت لێبێ لە هەڵەبجە بانگەشەکانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن دەست پێەکە؟
بەڵێ سڵاوتان لەبێ سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت وەگاشکرایە چەند خولەکێکە بانگەشەیە بۆ ماڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە لە سەرانسەری هەرێمی کوردستاندا کۆمەڵی ئیسلامی کوردستانیش وەک تاکە حیزب ویلایەنێکە بەشداری هەڵبژاردننی کردووە وەک پێشووتریش لەلایەن کۆمەڵەوە ڕاگەنرا بوو کە هەموو ئامادەکارێکی کردووە بۆ ئەوەی کە بەشداری هەڵبژاردن بکات و ئێستاژ من لە بەردەم مەڵبەندی کێڵەبجەی کۆمەڵی ئیسلامی وەک دەبینن لە پشتمەوە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و کادرانی کۆمەڵی ئیسلامی دڵسۆزانە و گەرم و گوڕانە ئامادەن بۆ هەڵمەتی بانگەشە و بانگەشەی هەڵبژاردنیان دەست پێ کردەوە وەک دەبینن لەناو ئەندامانی کۆمەڵی ئیسلامیا بەرپرسانی باڵای کۆمەڵی ئیسلامیش لێرەدا هاوشانی کادران و کادران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەشداری بانگەشە و دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن دەکەن لە ئێرەدا بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و کات هاوشانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیش بەشێک لە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان لێرەدا ئامادەن و هەوڵەکان و ئامادەکاریەکانیان دەست پێ کردو بۆ ئەوەی کە لە ماوەی ئەم حەفتە ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردندا بە گەرم و گڕی و بەجددیەوە ئامادەکاریەکانیان جێبەجێ بکەن و بە شێوەیەکی شارستانی و بە شێوەیەکی جوان هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بەڕێوەبەرن بۆ سەرخستنی لیستەکان. من ئێستا پێم خۆشە لەگەڵ بەرپرسی مەڵبەندی یەکی هەڵبجەی کۆمەڵی ئیسلامی مامۆستا ستێر گفتوگۆ بکەم لەبارەی ئەوەی کە مامۆستا ئێوە چۆن ئامادەکاریتان کردو بۆ ئەم ماوەی کە لە بەردەستانایە بۆەوەی کە بانگەشەی تێدا ئەنجام بدەن. بەناوی خۆی گەورە و مێهرەبان سڵاو بۆ هاونیشتیمانی بەڕێزی کوردستان سڵاو ڕێزمان بۆ هەموو بیسەران بینەرانی کەناڵی پەیام هەیە لێرەوە ئێمە وەکو مەڵبەندی هەڵەبجەی شەهیدی کۆمەڵی ئیسلامی ئامادەکاری و ئامادە باشی خۆمان ڕادەگەێنی بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ئێمە داوا لە هاونیشتیمانیان دەکەین بە ویژدانەوە جارێکی تر چاوبگێڕن بە خەباتی سیاسی جوامێرانەی 4 ساڵی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی کە لە سەنگەری هاونیشتیمانیاندا بووە بەردەوام بووە کۆڵی نەداوە و ئێسش دروشی ئێمەوەیە کۆڵ نەدەین ئەگەر هاونیشتیمان پشتیوانمان بن داوایان لێ دەکەین کە بەردەوام بن لە پشتیوانی بووە سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بۆی ئێمە لایەنێکی کۆڵنەدەر بین داخۆکار بین بۆ مافەکانی خەڵکی بە شەرەفی کوردستان کە شایستەی هەموو شتێکی باش و شایستەی ئەوەن کە زیاتر لەمە زیاتر مەینەتبار نەکرێن و ئەستەم و زوڵم و نادەرگەریان لەگەڵان نەکرێ و هەروەها داوان لە دەکەین کە ئەم جارە پشتیوانمان بن زیاتر بۆ ئەوەی بەردەوام بین لەو هەڵوێستانەی کە هەموو کەس شایەتە کە ئێمە وەکو لایەنێکی سیاسی یەکێک میلیۆن لایەنانەی کە زۆر بەجددی و زۆر بە دڵسۆزی داکۆکارێکی باش بووین بۆ مافەڕاوەکانی ئەم نیشتیمانە. بەپی زانیارەکان مامۆستا یعنی بە پیشەوەیەکی شارستانیەوە ئەتانەوێت بانگەشەی هەڵبژاردن بکەن و پەڕەوە شریت بەکارنێن لە شوێنە گشتەکانە ئێوە ئەتانەوێت چۆن جیاواز بن لە حیزب و لایەنەکانی تر بۆ بانگەشەی هەڵبژاردن کە بە شێوەیەکی شارستانی بەڕێوە بچێت. ئێمە وەکو بڕیاری لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بڕیارمانداوە کە لە هەندێک شوێنی گشتی نەبێت لە دەواازەی شارەکان لە بارگاکان ئێمە وەکو جاران نێن کەرەستەکانمان بە هەموو شوێنەکان بڵاو بکەینەوە بۆ ئەوەی کە هەندێک جار ئێمە وەکو تێبینی و وەکو ڕاپرسی بە هاونیشتیمانیان کراوە کە ئێمە بانگەشەیەکی چۆن بکەین سەرنج و تێبینی هاونیشتیمانی بەڕێزمان وەرگرتووە لەوەی کە ئێمە بەو شێوە بێت کە بانگەشەکەمان بانگەشەیەکی شارستانی و دوور لە ئیزعاجکردنی خەڵک و لەو شوێنانە بێت کە خەڵک بە بینینی دروشتمەکان و پەیامەکانمان گەشتبین بێت. بەڵێ مامۆستا ئاوازەکە دەرفەتمە بێ من ئەمەوێ قسە لەگەڵ چەند کاندیدێ بکەم کاندیدی کۆمەڵی ئیسلامی ئەگەر دادەنازێن بێن ئێرەوە پێم بڵێن پەیامی ئێوە جیاواز لە پەیامی کاندیدانی تری لایەنەکانی تر چییە بۆ هاوڵاتیان بەگشتی. بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان من نازەنی مستەفا لە شاری هەڵەبجە کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بەڵێن بە
هاونیشتیمان و خۆشەویستان و دۆستانی خۆمە ئەیەم کە سەروەریەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕووی ئابووری و سیاسی و خزمەتگوزاریەوە لە خزمەت هاوڵاتیانە بووە بۆیە ئەبینە داکۆکیکاری مافی ستەملێکراوان و ماف خوراوان لە پێناو خزمەتی هاوڵاتیانە ئێمە کۆڵ نادەین و بەردەوامە بین لە خزمەتکردنی هەژاران و ماف خوراوان و ستەملێکراوانی گەلەکەمان بۆیە داواتان لەکەین میلەتی هۆشیار بێنە سەر سندوقی دەنگدانەوە مافی خۆتانە شایەتیدانە بۆ قیامەتتان خۆتان بسەلمێنن لەسەر سندوقەکانی دەنگدان کە کەم نییە دەنگێکی ئێوە بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ئەبینە خزمەتکارتان ڕابردوومان شاهیدە داهاتووشمان بەڵێن یەکەم بەخوا دەین پاشان بە ئێوەی ئازیز و خۆشەویست لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستانە بین لە شاری هەڵەبجەی شەهید نازەنین مستەفا ژمارە 18 لەسەر لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی. سپاسداد نازەنینداد لە سۆزەگەر بێنە ئێرەوە عزیز نەبێ کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا یعنی نوێنەرەکانی هەمیشە لەبەری خەڵک بوون جوامێرانە مافەکانی خەڵکیان بەدەست خستووە ئێوە ئەتانوێت لەو بەرەو لەو سەنگەرە بمێننەوە ئینشاءالله هەروەکو هاوکارەکانمان بڵین ئەندام پەرلەمانەکانی پێشومان وەزیرەکانی پێشومان هەر کەسێکمان لە هەر پۆستێکی حکومیە هەبێ چەند ئومێد و هیوای بەخشیوە بە خەڵکی کوردستان و چ ئیشێکیان کردووە بۆ خەڵکی کوردستان بەبێ جیاوازی کە کەسەکە ئەندامی کۆمەڵی ئیسلامی بێ هەر کەسێکی ئاسایی بێ بەلای یعنی هیچ ڕەبتێکی بە کۆمەڵی ئیسلامیەوە نەبێت چیمان کردبێ ئەوان چیان کردبێ ئینشاءالله ئێمەش لە داهاتووە هەر بەو شێوازە کارەکانمان بەردەوامی پێ ئەدەین و پشتیوان بەخوا و بە ئومێد و گەشتبینیەکی زۆرەوە لەم لیستە ئینشاءالله خەریکی خۆ ئامادەکردنی بە بانگەشەی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی. مامۆستا عەباس ئاوشانی برایان و ئاوشانی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی و ئەندامان و کادرانی کۆمەڵی ئیسلامی خوشکانیش ڕۆڵێکی بەرچاویانەوە بەم درنگانیشەوە. سامان فەتاح پامنێرمان لە پارێزگای هەڵەبجەوە دیمەنی ڕاستەوە خۆی پشتیوانانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستانی بۆ گواستینەوە زۆر سپاس. پرسیارێک لە کاک محەممەد ئەکەین یەک دوو پرسیار دوای یەچینە شوێنەکانی تر بە تایبەتی چەمچەماڵ و ڕانیە و دەگەڕێنەوە سلێمانی و لە هەولێرەوە لەگەڵمان بن بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان. کاک محەممەد من ئەمەوێ بپرسم ئێوە دەڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان کار دەکات پێداگریتان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن چ بەرژەوەندیەکی خەڵکی کوردستانی تایە؟ هەڵبژاردن خۆی دەبێ لە کاتی خۆی ئەنجام بدرێ و هەڵبژاردن مافێکی خەڵکی کوردستانە و ئەو مافە هەموو جارە زەوت دەکرێت لە خەڵکی کوردستان واتە خەڵک 4 ساڵ وەکالەت دەداتە 110 پەرلەمان 111 پەرلەمان تار لەوانش حکومەت تەشکیلەکەن واتە لیستی زۆرینە کە حکومەت تەشکیلەکرا و پەرلەمان متمانەیە داتێ بە زۆرینەیان بە هەمویان واتاوە بۆ 4 ساڵە تەوانە بە کرێک گیراون لەلایەن خەڵکی کوردستانەوە بۆ 4 ساڵ ڕاست چۆن ئەمە ڕێککەوتنامەیەکە لە نێوان خەڵک و لە نێوان ئەو دەسەڵاتە و لە سیستەمە سیاسەکە باشە کە درێژیەکەیتەوە چۆن بەچی شەرعێتی درێژی دەکەیتەوە زۆر باشە کەواتە تەمەنی پەرلەمانتاران لە 4 ساڵەکەیتە 5 ساڵەکەیتە 6 ساڵ لە ڕێگەی هەڵبژاردنەوە توانین گۆڕانکاری لە ژیانی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەسڵەن خەڵکی هەرێمی کوردستان دەبێت بێت ورد بێتەوە هەڵبژاردنێ کراوە لە 12 پێنج بەڵێ بەوەم و تێبینی و سەرنجانەی خستومانەتەوە خەڵکە زانن و چووە تاریخەوە ئەمە کۆڵبژاردنەکانی کە نییە هەڵبژاردنی 12 پێنج چووە تاریخەوە چکە یاسایی لە پەرلەمانی عێراقی بۆ دەرکرا کە تەعن لە نەتایجەکە درا واتە ئەو نەتایجانە هیچ شەرعێتێکی نییە بە ئێستایشەوە بە ئێستایشەوە چونکە تەحریفی یاساکە کرا خەڵکە زانێ پێداگیری هێزێکی سیاسی کە دەستکاری دەنگەکانی کرابێ کە دەنگی لێ کەم کرابێتەوە کورسی لێ کەم کرابێتەوە ئێستاشیە پێداگیری لەسەر هەڵبژاردن دەکا
تەنها ئەمەیە بەرژەوەندی خەڵکی کوردستان چکە گەر بێن ورد بینەوە ئایا بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی خۆی وەکو حزب لە هەڵبژاردندایە ئەوە قسەیتر هەڵەگرێت بەڵامایە کۆمەڵ بۆ پێداگیری کردووە لەبەر ئەو ئیلتیزام ئەخلاقیە کە داوەتی بە خەڵکی کوردستان ڕازگۆ بێ لەگەڵیانە ناکرێت هەر کاتێ بەرامبەرەکەم هەڵبژاردن دوا بخا من دژی ڕاوەستم بەڵام لە هەلومەرجێکی ترا خۆم داوای ئەو دواخستنە بکەم لەو ڕوانگەوەیە داوای کۆمەڵی ئیسلامی کوردستان صرف 100% بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە و پێداگیریە من لە شوێنێکی تریش وتم بەڕاستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەلماندی ئەو ڕێز لە هەندێ ماوەی یاسایی هەن و هەندێ بنەمای حزبایەتی هەیە و بنەمای کاری پەرلەمانی هەیە کۆمەڵی ئیسلامی زیاد لە هێزە ئەڵمانەکانی تر پاراستوێتی و پابندی پێوە نواندووە و ئەوەش دەستکەوتێکە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر نابێن کاک عەباس هەلومەرجی کوردستان و هەلومەرجی ڕێژەی دەنگدانی پێشوو و ئەو هەلومەرجە تەزویرەی کە کرامانە لێکدەینەوە لەوەیە قسەیەتر لەسەر ئایا کاتەکە ڕەخساوە وەڵبژاردنیان نا ئەوانە دەبێت هەموو بخێن بەلاوە ئەوە بەڵێنێکە بە خەڵکی کوردستان درراوە دوای 4 ساڵ ڕاوەبژاردن بکرێت بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە جێی خۆیەتی چکە کۆمەڵ پێش ساڵێکیش دژی دواخستن بوو واتە ئێستا گەر هێزێکی سیاسی جا پارتیە یەکێتێر هێزێکی سیاسی پێداگیریش لەسەرەوە دەکا هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت ئەوە زۆر دەستکەوتێکی گەورە نییە ئەوە دەستکەوتە بۆ کۆمەڵی ئیسلامیە کە لە هەردوو کاتەکەیە دژی دواخستن بووە زۆر باش کاک محەممەد دەرفەتم بەرێ بڕۆمە چەمچەماڵ و دەگەڕێمە و لای بەڕێستان بەڵێ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لە درێژەی ڕووماڵی ڕاستە و خۆی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژانەکانی پەرلەمانی کوردستان دەچینە چەمچەماڵ لەوێ پامنێرمان جەلال لەگەڵماندایە جەلال سڵاوت لێبێ لەوێ لە شاری چەمچەماڵ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و پشتیوانانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن سەرەتای بانگەشەکانیان دەست پێەکەن سڵاو کاک عەباس لە تۆ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە سنووری مەڵبەندی 12 چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی بەسەر ئەنجومەنەکانەوە لە کاتژمێر 12 تەواوەوە کە ئەو وادەیە بوو دیارە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان دیاری کردبوو بۆ دەستپێکردنی بانگەشەی لایەنەکان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لێرش ئەندامان و دۆستانی لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی 12 کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینێکی زۆرەوە بانگەشەیان دەست پێ کردووە ئێستا ئێمە لە بەردەم بارەگای مەڵبەندی 12 بارەگای مەڵبەندی حوتی کۆمەڵی ئیسلامی کوردستانین من بۆ زانیاری زیاتر بە ڕێز مامۆستا جەزا وەرەگرم سەرەتا ئەچمە لای ئەو ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەند مامۆستا گیان سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەگەر بکرێت باس لەوە بکەی بانگەشەی هەڵبژاردن لە سنووری مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی چۆن دەست پێ کردووە و ئایا لە کاتی خۆیان دەست پێ کردووە لێرە بسم الله الرحمن الرحیم سڵاو لە جەنابت و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ دیارە ئێمە ئەزمونێکی زۆر نزیکی هەڵبژاردنمان بووە سپاس بەخوا وەکو هێزێکی سیاسی دیاری سەرگۆڕەپانی ساحەی کوردستان لەگەڵ ئەزمونی کە هەمانە پابندین بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بەڵێ لە وادەی خۆیان دەستمان کردووە بە هەڵبژاردن چ لە ئیعلام و چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی و هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڵام جیاواز لە جارانی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی ئەمجارە هەڵمەتی هەڵبژاردن شێوازێکی نوێی گرتووەتە بەر لیژنەی هەڵبژاردن دوایەوەی کە خۆشبەختانە گەیشتە قەناعەت کە کۆمەڵی ئیسلامی هێزێکی پەروەردەیی داعاوی هێزێکی خۆشەوی زەنێ و جەماوەرە سەرڕاستانە سیاسەتی کردووە بۆیە گەیشتینە قەناعەتی کە واز لەو ئیسرافە بێنین ئەو کەل و پەلانی کە ئەو پارانی کە لە ڕابردووە سەرفمان کرد ئەم جارە زیاتر برێوی پێ بدەین لە کارە داعویەکە لە کارە پەروەردەیەکە چونکە ئێمە متمانەمان بە جەماوەری خۆمانەیە سیقەمان بەو جەماوەرە هەیە کە ئەو جەماوەرە پەروەردەی ئەمەی بینیوە بانگەوازی ئەمەی بینیوە سیاسەتی ئەمەی بینیوە بۆیە ئەم جارە ئێمە بەو شێوازە لە دڵی جەماوەری
تاکتاکی هەرێمی کوردستان ئەدەین کە ئێمە ئەو هێزەین بۆ ئەم جارە ئێمە جیاواز لە هەڵبژاردننی ڕابردوو کەمتر مەگەر کاندیدەکان هەند بای ئەوەی کەوا پێویست بکات یاخود بارگاکان ئەوەندەی کە هەڵمەتی هەڵبژاردننی پێوە دیار بێ کەمتر ئێمە گرنگی بە ئەم جارە پەڕۆ و ئاڵا و فلێکسوانە کەمتر ئەو گرنگیی پێ ئەدەین بۆیە زیاتر هەڵمەتی ماڵ بە ماڵ و لە ڕێی ئیعلامەوە و ئەو ڕێگانی ترکە هەن جارێکی تر ئێمە بە خەڵکی ئەڵێنەوە ئێمەین کە لیستی 1994 ئێمەین کۆمەڵی ئیسلامی ئێمەین ئەو سیاسەتە ڕاستی کە کردمان ئێمەین ئەو هێزە داعویە ئێمە ئەو هێزە پەروەردەین ئێمە خەمخۆری مناڵەکانتانین بەو شێوەیە دێنەوە مەیدانەکە و بیریان نەخێنەوە گینا کۆمەڵی ئیسلامی بە تاکتاکی هاوڵاتیانی کوردستان ئاشنایە و هەموو خەڵکی ژەی ناسێ هەم سیاسەتی هەم داعوەی هەم پەروەردەی هەم خەمی هەم دینی هەم خەمی ژینی باش ئاشنایە بە بەرنامە و پەیڕەوی کۆمەڵی ئیسلامی. بەڵێ مامۆستا تا چەند پێتان وایە وەکو هێزێک لە ڕووتان دێ بانگە شەو بکەن و ڕووی ئەوەتان هەیە بچنە ناو بازار ناو خەڵکی لە شوێنە گشتەکان بانگە شەو بکەن. وڵا ئێمە بە عیبادەتی ئەزانین هەموو ساعت و کاتێک من هەمیشە وتومە لای برایانیش ئەگەر هەموو ڕۆژێک هەڵبژاردن بێت چۆن ڕۆژانە 5 فەرزاچین بۆ مزگەوت شایەتی ئەدەین کە هیچ خوایەک نییە جگەل لە ئەڵڵا وتعال پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەوانەکراوی ئەوە بە حەق بەو شێوەیە شایەتی ئەدەین کە ئەو کاندیدانەی ئێمە ئەو لیستەی ئێمە ئەو بەرنامەی ئێمە خزمەت بە وڵاتی خەڵکمانە دزیەوە بەڵکو دیفاعمان لێ کردو تەسلیم نەبووینە بەڵێ هەمیشە ڕوومان هەیە و بەڕووی بە سەری بەرزەوە هەموو دقیقەیەک ئێمە ئامادەین و شایەتی بدەین ئەو شایەتیە واجبە لەسەر ئێمە و لەسەر تاکتاکی خەڵکی کوردستانیش واجبە ئەگەر دەنگیشمان بدزرێ و ئەگەر قوتیشمان بدزرێ و ئەگەر زوڵمیشمان لێ بکرێ ئەوە لەسەرمان لا ناچێ ئێمە و شایەتیە بدەین کاتێک کە شایەتی دێتە پێشەوە شایەتیە کە وەقتی چۆمڵی شایەتی کاتە و شایەتی وەختە واجبی وەختە پێویستە ئەو واجبی وەختە ئەداکەین لە کاتی خۆیە چونکە لە ڕۆژی ئەو ڕۆژەی کە شایەتی ئەدرێ لە سینۆ ئەو ڕۆژێکی مێژوویە کە ڕۆی ناگەڕێتەوە بۆیە واجبە و بە ئەرکی تاکتاکی هاوڵاتیانی ئەزانین کە شایەتی بە حەق بدەن بە تایبەتیش ئێمە لیستێکی ئیسلامی دەست بە دەستنوێژ سەرڕاست بە بەرنامە و پەیڕەوێکی جوان و ڕاستەوە هاتوونێتە مەیدان. مامۆستاجان وەک تا پرسیار دوچمە لای و کاندیدە بەڕێزانەی کە لێرن لە سنووری مەڵبەندەکەی جەنابتانە مەڵبەندی حەوت چەند ئەنجومەن بوونی هەیە و بەسەر چەند بازنەی هەڵبژاردنە دابەش بوون. ئێمە 11 ئەنجومەنمان هەیە وەکو ئەنجومەن دیارە بەشی ناوەندی قوتابیان و مامۆستایان و خوشکان و سەرجەم چین و توێژەکان ئەندازیاران زانایان ئەمانەمان هەموو هەن بەڵام بە پێی سنوورەکە دابشمان کردووە بەسەر 7 بازنەیە دیارە لە هەڵبژاردننی پێشوو 6 بوو ئەم جارە دابشمان کردووە بەسەر 7 بازنەیە 7 بازنەمان هەیە لە سنوورەکە لەو 7 بازنەیە ئێمە ئەو پلانی خۆمان کە دامان ناوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن پشتیوان بەخوای پەروەردگار جێبەجێ یەکەین ئینشاءالله تعالی. کاک عباس دیارە لێرە هەر دوو کاندیدی بەڕێز ئامادەن کە بەڕێز مامۆستا ئەحمەد مەولەوی کاندیدی ژمارە 11 لەسەر لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و کاک سەربەست نەریمان کاندیدی ژمارە 34 لەسەر لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی من ئەگەر دەرفەتم هەبێ ئەمەوانی چەند خولەکێکی کورد بدوێنم مامۆستاجیان سڵاوتان لێبێم کاتت باش جەنابتان وەکو کاندیدی ژمارە 11 لێرە قسەی ئێوە چییە؟ بسم الله الرحمن الرحیم وەڵای وەکو کاندیدانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینێکی گەرمەوە هاتوونێتە مەیدان لەبەرەوەی ئێمە مەبدەیەکمان هەیە هەموو کاتێ مەبدەکەی ئێمە نەگۆڕە ئەویش خزمەتکردنە بە خەڵک چونکە ئێمە خزمەتکردن بە خەڵکی جەماوەری خۆمان بە عیبادەت ئەزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس دڵنیابن خەڵکی هەرێمی کوردستان و ئەم جەماوەرە ئێمە دڵنیا ئەکەینەوە لەوەی ئێمە پلە و پایە و پۆست و دەسەڵاتمان بۆ خۆمان ناوێ بۆ بەرژەوەندی خۆمان ناوێ بۆ مەسلحەتی خۆمانمان ناوێ نامانەوێ خزمەتی خۆمان و خزمەتی کورسیەکانی خۆمان و خزمەتی حزبەکەمان و خزمەتی ئەندامانی خۆمانی پێ بکەین ئێمە پلە و پایە و پۆستمان ئەوێ بۆ خزمەتی خەڵک و ئەو پلە و پایە و پۆستە بەڕاستی ئەگەر لە خزمەتی خەڵکانە بێ وەیە بەڕاستی ئێمە بەو مەبدە ئەوە دەینە مەیدان کە هەتاوەکو توانامانە هەبێ لە دەسەڵاتمانە هەبێ ئێمە خزمەتی
جەماوەری ستەمدیدەی کوردستانی خۆمان بکەین. دەست خۆش مامۆستا کاک سەرۆسەر چۆن ئاماژە بۆکەن کاتمان تەواو بوو جەنابتان وەکو کاندیدی ژمارە 34 و کاندیدێکی گەنج قسەی ئێوە چیە بۆ خەڵکانەی کە باسلەوە ئەکەن کە سار بوونەتەوە لە دەنگدان و پێویست ناکە و پێیان وایە بە دەنگەکانیان هیچ گۆڕانکارێک دروست نابێ فەرموو. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە وەکو کاندیدانی لیستی 94 کۆمەڵی ئیسلامی بە وزە و تاقەیەکی زۆرەوە بەو پەڕی گەشتبینیەوە بەو ناومێدی کە جوت حیزبی دەسەڵات 27 ساڵە لە هەرێمی کوردستاندا تۆی ئەڕوێن و ئاوی ئەدەن و ئەیانەوێ تاکی کورد هاوڵاتی و ئینسانی کورد بێهیوا و بێئومێد و خەسی و بەزی و بێت ئێمە دش بەو پلانەی ئەوان کە ئەوان دایان ڕشۆ بۆ ڕێشەکێشکردنی ئومێد و هیوای ناو کۆمەڵگا هاتوینێتە مەیدان ئێمە ئامانجی سەرەکیمان سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامیە چونکە پێمان وایە ئەو لیستە لیستی خزمەتکردنی خەڵکی کوردستانە لیستی بەرگریکردنە لە هەژاران و ستەملەکراوان و چۆساوانی خەڵکی کوردستان لیستی بەگژاتچوونەوەی سیستەمە لیستی بەگژاتچوونەوەی ناعەدالەتی و قۆرخکاری دوو بنەماڵی حکومڕانە دوو کۆمپانیای حکومڕانی سیاسیە لە هەرێمی کوردستان کە لە ماوەی 27 ساڵی حکومڕانیانە بەردەوام کاری ئەوان قۆرخکاری و ئەتکردنی ئیرادە و خەونی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بووە بۆیە ئێمە پێمان وایە بە بەژاریکردنیەکی کاریگەر بە وزەیەکی زۆرەوە هاوڵاتیان هەن ئەدەین بۆ بەژاریکردن لە هەڵبژارنی 30 ئەیلولدا و ئومێدمان وایە و پێشمان وایە ئەگەر هاوڵاتیان بێنە مەیدان و گۆڕەپانەکە چۆڵ نەکەن بۆ دوو کۆمپانیای قۆرخکاری سیاسی لە کوردستان بێگومان گۆڕانکاری گەورە بەدیدێ ئەرکی سەرەکی هاوڵاتیانی کوردستانە بێنە مەیدان و دەستباری ئێمە بگرن ئێمە لە پشتیانە بین و بەڵێ نەدەین پشت بەخوای گەورە پاشان بە تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە سەرڕاستانە ڕازگۆیانە پشتی ئەوانە گرین هەمیشە لە بەری خەڵک و شەقام و دش بە ستەم و داگیرکاری و قۆرخکاری و ئەو ناعەدالەتی کە ئەو دوو کۆمپانیا زەبەلاح حکومڕانە سیاسی هەرێمی کوردستان بەردەستیان کردو لە هەرێمی کوردستان ئەوەستینەوە. بەڵێ کاک عەباس ماڵەوە لەگەڵمان بووی لە نێوە پڕای پشتیوانانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان دەگەڕێنەوە ستۆدیۆ کاک محەممەد من نەمەوێت لە کۆتایی دیدارەکەمانەوە بپرسم کە داواتان لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و خەڵکی کوردستان مەگشتی چییە؟ بەڵێ ئێمە تەمەن لە هەڵبژاردنە هەموو لستێک ڕووی لە دەنگدەرانێتی بەڵێ ئێمە دەنگدەرانمان دیارە بریتین لە ئەندام و لایەنگر و دۆست و ئەوانەی کە ڕۆژانە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستانە کاریان کردووە بەڵێ و دەنگدەرێکی گشتیش کە دەنگی خۆی یەکلا نەکردووەتەوە و لەوانیش چاوەڕوانین ئێمە داخوازیمان لە دەنگدەری کۆمەڵی ئیسلامی و کادر و ئەندامان و دۆستانی خۆمانەوەیە کە دەبێت بزانن ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی کارێکی ئەسڵیمان هەیە کە کارەکانی کۆمەڵی ئیسلامی بواری کارەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە دڵتان بە کارەکانمان خۆشە لە ڕووی کاری سیاسیمانەوە لە ڕووی کاری بانگەوازیمانەوە لە ڕووی کاری ئەعلامیمانەوە لە ڕووی کاری خزمەت و تەحفیزی قورئان و خزمەت بە قورئان لە ڕووی کاری خێرخوازی و ئەو بنکە تەندروستیانەی کە ئێستا لە شارەکانی کوردستان و زیاترە بن لە 3 شار هەن سلێمانی هەڵەبجە چەمچەماڵ وێڕای دەستگا خێرخوازیەکە وێڕای چەندین دەستگای خێرخوازی تر کە خزمەت بە مناڵانی کوردستان دەکە ئەمڕۆ پەرژین واتە ئەوەی کە حیمایەتی ئەمانە دەکات بوونمان بەهێزە لە پەرلەمانی کوردستانە لەبەرەوە دەبێ هەمومان ئەم هەڵمەتە گەرم و گوڕ سەردانی ماڵام بکەین ڕوو لە دەنگدەران بکەین ماڵ بە ماڵ بگەڕێن شەقام بە شەقام بگەڕێن و دەنگ بۆ لستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو بکەین بۆیە ئێمە سەرجەم بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەندامی مەکتەبەوە تا ئەندامی مەکتەبی سیاسی دابەشمان کردووە بەسەر بازنەکانی هەڵبژاردندا ئەمە
لەولاوەوە من بیری ئەندام و کادرانی کۆمەڵی شەخەمەوە کە با ساڵانی 2003 و 4 و سەرەتای 5 بەبیر خۆمان بێنینەوە پێشەوەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پرۆسەی هەڵبژاردن بەشدار ببێ بارودۆخی ئەمنیمان بارودۆخی ئەعلامیمان بارودۆخی سیاسیمان و کرانەوەی حزبە سیاسیەکان و قونسولیات لەگەڵمانە پێش بوونمان لە پەرلەمانی کوردستان و دوایەوە و ئەو ئەمنیەتەی کە بۆ کادرۆندامانمان گەڕایەوە لەبەرەوە ئەم هەڵبژاردنە بۆ کۆمەڵی ئیسلامی هەڵبژاردنێکی هەستیارە گرنگە و دەبێ ئێمە متمانە بە خەڵکی کوردستان بدەینەوە ئەمەش دەبێت دەوەستێتە سەر گەرموگوڕی کادرۆندامانی خۆمان ئەمە لەلایەکی کە داخوازیمان لە خەڵکی کوردستان لە دەنگدەران ئێمە بەوانەڵێن ئەگەر چاوتان لە گۆڕانکاریە ئەوە 4 ساڵ کۆمەڵی ئیسلامی کوردستانتان تاقی کردەوە ئەمن پێم خۆش نییە لەم نقطەیە زۆر تەفسیلی بدەینێ بچینە سەر ئەو پرسانەی کە 4 ساڵ قسەمان تێدا کردووە و هەڵوێستمان تێدا نواندووە تەنها بە خەڵکی کوردستان ئەڵێن ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستانین 4 ساڵە ئێمەتان ناسیوە و بگرە 8 ساڵ ئێمەتان ناسیوە و 3 خولە لە پەرلەمانی کوردستانین کە 12 ساڵەکە کۆمەڵی ئیسلامی کوردستانتان ناسیوە ئەوەین کە هەین بە مووقفمان بە هەڵوێستمان بە خزمەتی پەرلەمانتار و وەزیر و باقی خوشک و برایانی ترمان لە دام و دەستگا و دامەزراوە حکوومەکانی تر ئەمان ناسن ئەتانەوێ گۆڕانکاری ببینن ئەوە متمانەتان بە لیستی 1994 و پاڵێوراوانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بدەن و ئێمە لە خزمەتی ئێوەدا دەبین و لە چاوەڕانی و متمانەی ئێوەدا دەبین و منەوەی کە ئەیڵێمەوە کە پێخێنە ساڵێکی نوێ ئەم شەو کە بانگەشەیە و بەیانی کە ساڵی نوێی کۆچیە ئەوانەی کە سیرەتی پێغەمبەری عازیزیان خوێندووەتەوە و شارەزان لێی ئەزان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئومێدێکی بەو کۆچە بەخشی و چەند بێئومێدی ڕووی لە موسڵمانان کردبوو و چۆن لە چیوە ڕۆیشتە کوێ و لە ناڕەحەتیەوە بەرەو دروستکردنی دەوڵەت بۆیە ئێمەش دەبێت دەرز وەرگرین لە سیرەتی پێغەمبەر لە کۆچی پێغەمبەر لەم یادەی کە بەیانی یادی ساڵی تازەی کۆچیوە دەبێت ئێمە دەرز و پەندی لێوەرگین وانەی لێوەرگین و ئەم هەڵبژاردنەی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش دەبێت بکەینە منعەتەفێ بۆ گۆڕانکاری و ئەو ئومێدەی کە خەڵک لە کۆمەڵی ئیسلامی کوردستانی هەیە بیهێنینە دی و پاشان لە پەرلەمانی کوردستانیش بە هاوکاری لایەنە سیاسەکانی تر و بە تایبەتەوانەی کە کارمان لەگەڵ کردوون و خەڵکی متمانیان پێێتی ئەو کات ئەو پرۆژانە خەینە ڕووکە خزمەت بە خەڵکی کوردستان دەکەس بەڕێز کاک محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەندامی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر سوپاس. بەڵێ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بەردەوامە بین لە ڕووماڵی تایبەتی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی تۆڕی پامنێرانمانەوە ئێستا لە ڕانیەوە ئاراس ڕسوولمان لەگەڵا ئاراس سڵاوت لێبێ جەناب دەکرێ پێمان بڵێ کە لە دەڤەری ڕانیە بانگەشەکان چۆن دەست پێەکەن. سڵاو مامۆستا باز لە تۆ لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە سنووری ماڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی شووە بە تەواوی ئەنجومەنەکانی سەر بە ماڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی بەپێی ئەو ڕێنمانی کە لە ئەنجومەنی سیاسی سەرکردایەتیەوە ڕێنمایی دابەزیوە ئەوانیش دەستپێکی بانگەشە لە ئەنجومەنەکان و لە بارەگای کۆمەڵی ئیسلامی بانگەشەکان دەستی پێکردووە پاڵپشت بەو هەڵوێستە نەگۆڕانەی کە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی هەمیشە لەبەرەی خەڵک بۆ
کردووە بۆیە ئێستاش پشت ئەستور بەو متمانەیە کە کۆمەڵی ئیسلامی لە نێوان دەنگدەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستی هێناوە دەهاتۆتە مەیدان و بەشداری هەڵبژاردننی 30 ئەیلول دەکات. من لە ئەنجومەنی حاجیاوی کۆمەڵی ئیسلامیم دیارە ستافی مەڵبەند بەرپرسی مەڵبەند و کارجێڕانی مەڵبەند لەم ئەنجومەنان دەیانەوێ دەستپێکی بانگەشە لێرە بەسەریان کردوەوە لەم ئەنجومەنە لەگەڵ بەڕێز بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی مامۆستا ڕزگار قادر قسەکەم. پەیامی ئێوە لە دەستپێکی بانگەشەدا چییە؟ ئێوە دەتانەوێت چۆن بەشداری لەم هەڵبژاردن و بانگەشەیەدا بکەن؟ بە ناوی خوای بەخشندەی میرەبان، سڵاو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، لە هەوادارانی کۆمەڵی ئیسلامی کە ئێستا بە تایبەت لەم درەنگانی شەوەدا خەریکی سەرگەرمن بە بانگەشەکردن بۆ لیستەکەیان، لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کە بە دروشمی کۆڵنادین و بەردەوامین کۆمەڵی ئیسلامی بەشداری کردووە لەو پرۆسەیەدا. ئێمە پاڵپش بە ڕابردوومان، پاڵپش بۆی کەوە بەردەوام لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بووین و پشتیوانی داواکاریەکان و داخوازیەکانیان بووین و هەمیشە لە بەرەی خەڵکدا بووین. بۆیە دەمانەوێت لە ڕاستیدا لەم پرۆسەیەشدا هێزێکە بێکەوە جێگەی ئومێدی خەڵکی هەرێمی کوردستان بێت و هاتوینەتە مەیدان بۆ ئەوەی کەوە بەشداری لەو پرۆسەیەدا بکەین کە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئومێدمان زۆرە بۆی کەوا خەڵکی هەرێمی کوردستان هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵی ئیسلامیان لەبیر بێت و پاشانیش بە وەفا بن بەرامبەر بەو خزمەتانەی کەوا لە شاندی حکومی کۆمەڵی ئیسلامی کە بەشداری لە حکومەتدا کرد و کاتێککە لە حکومەتدا بوو خزمەتیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد و پاشانیش بەو ستافەی کە لە پەرلەمانی پێشووی هەرێمی کوردستان و پاشانیش لە پەرلەمانی عێراقدا بەشدار بوون کە زۆر دڵسۆزانە و سەرسەختانە داکۆچیان لە مافەکانی خەڵک کردووە. ئومێد دەکەین کەوا بەڕاستی خەڵکی بە وەفا بن بەرامبەر بەو هەڵوێستانەوە بەرامبەر بەو پرۆژانەی کەوا کۆمەڵی ئیسلامی پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە. بۆیە ئومێد دەکەین لەو پرۆسەیەشدا خەڵک پاڵپشتی لیستەکەی کۆمەڵی ئیسلامی بێ. بۆیە کۆمەڵی ئیسلامی بە دروشمی کۆڵنادین و بەردەوامین هاتوینەتە مەیدان. دەشمانەوێت لەم درەنگانی وەختەدا ئەو پەیامە بە دەنگدەران و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی بڵێن کە لەگەڵەوەی کەوا سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە ئەم جارە جیاواز لە بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕابردوو کەمتر گرنگی و بایەخی بە کەرەستەکانی هەڵواسینی ناو شەقام و جادەکانداوە، زیاتر بایەخی بە گەیاندنی پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی ئەو تیمانەی کەوا سەردانی ماڵان دەکەن و پاشانیش لە ڕێگەی میدیا بە بینرا و بیسرا و سۆشیال میدیاوە و پاشان لە ڕێگاکانی ترەوە کە دەیەوێت پەیامی خۆی بگەێنێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دەمانەوێت لەو ڕێگەیەوە بەڕاستی ئێمە پەیامی خۆمان بگەێنین بە وەکو دەستپێکی ئەو بانگەشەیەش بۆی کە بە خەڵکی بڵێن پەیامێک بە خەڵک بڵێن بە خەڵکی خۆمان بەو کەسانی کەوا دڵیان بە کۆمەڵی ئیسلامی و لیستی کۆمەڵی ئیسلامی خۆشە بۆی کەوا هاتوینەتە مەیدان و بە دروشمی کۆڵنادین و بەردەوام دەبین لە خزمەتکردنیان. خۆش بێ. بەڵام مامۆستا عەباس ئەوانەی کە لێرە دەبینرێن بانگەشەکاران و بەشێک لە کادیرە پێشکەوتوەکانی کۆمەڵی ئیسلامین دەمەوێت بەڕێز کاک محەممەد شاڵی کارژێڕی مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی وەربگرم. ئێوە وەک کۆمەڵی ئیسلامی زۆر سوور بوون لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن. بەڕاست کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا پێی وایە بەدیلی هەر هەڵبژاردن هەر هەڵبژاردنە یاخود ڕێگایەکی ترکە پێویستە بچیرێتە بەر بۆ ئەوەی هاوڵاتیان لەم دۆخە سەختەدا دەرباز بکرێن؟ بەڵێ، سەرەتا سڵاوم بۆ جەماوەری هەرێمی کوردستان بە تایبەتی جەماوەری ستەمدیدە کە بەڕاستی بۆیە دەڵام ستەمدیدە چونکە بەڕاستی جەماوەرەکەمان بەدەست ئەو دەسەڵاتی کە چەند ساڵە بەڕاستی دەسەڵات دەجێڕێ بەڕاستی جیرۆدەیە. بۆیە بەڕاستی ئەمە پێمان وایە مەسەلەی هەڵبژاردن مەسەلەیەکی یەکلاکەرەوەیە و بەڕاستی ئەم جارێک دیکە پێم وایە لە ئێستادا وەکو جەژنێک وایە بە نسبەت جەماوەری هەرێمی کوردستان. بەڵێ زۆر بێتاقەتن کە دەڵم جەژن بەو معنایەی کە بەڕاستی ئەوانە هاتوون دەڵێن فەرمونون ئەو مەیدان جارێکی دیکە داخۆ ئێوە دەنگ بەچێ دەدەن. بەڕاستی پێم وایە جەماوەری هەرێمی کوردستان لەژێر بەرپرسیارێکی زۆر گەورەدایە پێویستە ئەم جارە دەنجی خۆیان بە هیچ شێوەیەک ئەوەی کە جارەکانی دیکە لە دەستیان داوە لیان دزراوە بەڕاستی ئەو دەنگە حەقانە بۆ ئەهلی حەقی خۆیان بجێڕنەوە.
زۆر سپاس بەڕێزکە حوسێناغا بەرپرسی ئەنجومەنی حاجیەوەی کۆمەڵی ئیسلامی پەیامی ئێوە وەکو ئەنجومەن ئێوە دەتانەوێت چۆن لەم دەستبێکی بانگەشەیەدا کار بکەن بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەخێرتن بە خێراتنتان دەکەین وەکو تیمی کەناڵی ئاسمانی پەیام لەم تاریکە شانەدا و لەم کاتە گرنگەدا خۆی پەروەردگار پاداشتان بداتەوە. ئێمە وەکو ئەنجومەنی حاجیاوی کۆمەڵی ئیسلامی هەر لە دەستپێکی هەڵبژاردەکانە بە گوڕوتینێکی زۆر بەرزەوە ئەندامانمان دڵسۆزانمان هاتوونە مەیدان و بەڕاستی پێمان وایە ئێمە وەکو خۆمان کۆمەڵی ئیسلامی ئەم جارە دەنگێکی زۆر باش بەدەست دێنێت پشت ئەستور بە جەماوەری دڵسۆز و بەخەم و بە ئەمەکی خۆی چکە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی خاوەنی سەروەرێکی یەکجار زۆر بووە خاوەنی هەڵوێستی زۆر چەسپا و نەگۆڕ بووە و لێرەشەوە دەمانەوێت ئێمە متمانە یان بەڵێن بە جەماوەری خۆمان بدەین بەو خەڵکەی کە لە ڕابردوودا لەگەڵیان بووین و هەر لەگەڵیشان بەردەوام دەبین کە لەسەر هەڵوێستەکانی خۆمان بەردەوام دەبین ئەو هەڵوێستانش کە بریتیە بەرگریکردن لە مەزڵومیەتی ئەو میلەتە کە بەڕاستی ئەو میلەتە بەڕاستی ستەمی زۆر دیوە بەدەستی ئەم دەسەڵاتە گەندەڵکارانەوە کۆمەڵی ئیسلامیش لە ڕابردوودا هەرجی زوڵم و ستەم و پاوانخوازی بۆ لەسەر هەڵوێستەکانی بەردەوام دەبێت. بەڵێ زۆر سپاس. نەرمان لە شاری ڕانگی دەواازەی ڕاپەڕینەوە لەگەڵمان بوو. زۆر سپاس. دەگەڕێنەوە شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی پشتیوانانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی بەردەوام لە سەرگەرمی دەستپێکردنی بانگەشەکانیانن. ئێمە دەگەڕێنەوە شاری سلێمانی لە سەرەتا لە سلێمانی دەستمان پێکرد لە هەولێریش هەمان گڕوتین و لە شارۆچکەکانی دەبەری هەولێریش لە دهۆکی شەمان گەرم و گوڕی هەیە. بەڵام ئێستادا پەیوەندیەکانمان بەو شارانەوە یان بەو پەیامنێرانەوە کە لەو دەڤەرەدا هەن ڕێک نەخراون. پشتیوان بەخوا ڕێکیان دەخێن و دیمەنەکانی ئەوێشتان بۆ دەگواستینەوە، گەرم و گوڕی ئەوێتان پیشان دەدەین. بەڵام لە ئێستادا دەگەڕێنەوە شاری سلێمانی. ئەحسان سابر، بزانین ئەوەی کە ماوەتەوە لە شاری سلێمانی چی هەیە پێمان بڵێن. بەڵێ سلاوی خوا گەورە لە ئێوە بێت جارێکی دیکە سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی، سەرکەوتنی لیستی کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانی کوردستان ئاواتی هەموو لایەنگراون و ئەندامان و کاندیدانی کۆمەڵی ئیسلامیە لە هەڵبژاردنەکاندا ئەدەمەوێت ئاماژە بۆ بم جیاواز لە لایەنەکانی دیکە لەم هەڵبژاردنەدا کۆمەڵی ئیسلامی گرنگیەکی باشی داوە بە بەشداریکردنی ئافرەتان و کادیران و ئەندامانی خۆی وەکو نوێنەر کە بیان خاتە پەرلەمانی کوردستان و ببنە نوێنەر و چاوساقی هاوڵاتیان دیارە بۆ لەم کاتەشدا بە شێوەیەکی تونند و تۆڵ بە شێوەیەکی جدی و بە پێداگرانە لەسەر پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستەکانی خوشکانی کۆمەڵی ئیسلامی و ئافرەتان لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە ئێستاشدا بەردەوامن و دەیانەوێت پەیامی خۆیان لە یەکەم کاتژمێرەکانی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنە بگەێنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرەتا لە بەڕێز بەدرێخانەوە دەستپێکم. بەدرێخان سڵاوی خوا گەورەت لەوێ دەگەر پێیان بڵێ ئێوە وەکو خوشکان لە کۆمەڵی ئیسلامی چ بەرنامەیەکتان هەیە و پەیامتان چییە بۆ هاوڵاتیان بەگشتی کە بەشداری لە هەڵبژاردن دەکەن؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە گشت دانیشتوانی هەرێمی کوردستان بە پشتیوانی خۆی پەروەردگار ئێمە لێرەوە دەست پێ دەکەین بە شیعاری شوێ کۆڵادەین. ئینشاءڵڵا ئێمە وەکو ئافرەتان نەک بە تەنها ئافرەتان وەکو بەعام کۆمەلگارەوە الحەمدا لەوە وشیارترە کە ئێستا توانای ئافرەتی بینیوە کە لە خولەکانی پێشووتردا کە الحەمدلله جوامێری خوشکان دڵسۆزی خوشکان جوودی خوشکانی بینیەوە بۆیە لێرەوە من یەقینم وایە کە ئینشاءڵڵا نەک تەنها بۆ نمونە ئافرەتان پیاوانیش ئینشاءڵڵا ئامادەن کە ئەو خوشکان بگەێنە ئەو مەقام و پلۆپایەوە کە خزمەت بەگشتی بەبێ جیاوازی بەچینی کۆمەلگا بکەن. بەڵای کوردستان خان پەیامی بەڕێستان چییە؟ ئێوە لەم هەڵبژاردنەدا بە چه ئامانجێکەوە بەشداری دەکەن و پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی چییە بۆ هاوڵاتیان؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی بەڕێز، بە دروشمی بەردەوامین کۆڵ نادەین. ئێمە لە سنووری مەڵبەندی سلێمانی لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن دەستمان کرد بە ڕاگەاندنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و ئومێدی سەرکەوتنمان هەیە بۆ لیستی 194 کۆمەڵی ئیسلامی
و دڵمان خۆشە و ڕوومان سوورە بە هەڵوێستەکانی نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و پەرلەمان و سەرجەم ناوەندەکانی تری ئیداری و بەڕێوەبەرایەتەکان لە کە نوێنەرانی ئێمەتیایە خزمەتیان کردو بە هاوڵاتیان بە یەکسانی و هەر لێرەوە ئێمە داوا ئەەکەین لە سەرجەم هاونیشتمانیان کە جارێکی تر متمانی خۆیان ببەخشن بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی تاکو بتوانین بە بەهێزتر لە ڕابردوو نوێنەری ڕاستەقینەی میلەت بین و چاوەڕوانی ئەوەمان هەیە لە میلەتی خۆمان کە گەیشتونەتە ئاستێکە ئافرەت و پیا و وەکو یەک بە یەکسانی ئەتوانن بچنە نوێنەراتی خەڵک بکەن و تەنها داوامان ئەوەی لە خەڵک بگەنە ئەوەی کە ئافرەتان بە دەنگی خۆیان متمانە بەخشن بە ئافرەتان کە بە دەنگی خۆیان بگەنە ئەو پێگانە و دەستان خۆش بێت. بەڵێ پەیامی ئێوە چێ وەکو یەکێک لە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ وەکو پشتیوانێکی کۆمەڵی ئیسلامی؟ بەڵێ دوای سەرکەوتن بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ئەخوازم هیوادارم ئەمە یەکەم شەوی بانگەشەیە بانگەشە بەردەوامی بە شێوازێکی ئاسایی و مەدەنی و شارستانیانە بتوانین قەنەعەت بۆ کۆمەڵگەی بکەین کە کاتیەوە هاتووە هەمووان بچنە سەر سنووقەکانی دەنگان و هیچ کەس کەم تەرخەمی نەکارەوە مافێکی خۆمانە ئەگەر دڵنیاش بین کە خەلەل و کەم و کوڕی و جۆرێک لە زینی دەنگ هەیە بەڵام ئێمە بەشداریکردنێکی زیاتر و بەهێزتر بچینە پێشەوە تا ڕێگری بکەین لە هەر جۆرە باڵێن کەم و کوڕێکە لەو هەڵبژاردنە و ڕێگری بکەین لەوەی دەنگی هاوڵاتیان بدزرێ و کەم تەرخەمی لەو گەیاندنی دەنگەکانمان بکەین. بەڵێ دایکیان ماندوو نەبی دیارە تۆ بەم کاتە درەنگەیشەوە هاتوویتە ئێرە پەیامت چییە بۆ هاوڵاتیان بۆی زیاتر بچنە سەر سنووقەکانی دەنگدان؟ بەخێرتان بۆ ئەەکەم و داوا لە خۆی گەورەی یەکەم سەرکەوتوو بن و ئینشاءالله بە ئیزنی خوا خەڵکی ئینشاءالله پشتیوانیتان لێ بکا بە پشتیوانی خوا بە قوربانە بن بێوە پشتیوان بن ئینشاءالله ئێمەش بەردەوام بین. بەڵێ ئەدەمەی ئاماژە بۆ بم لە لیستەکەی کۆمەڵی ئیسلامیدا کە لیستێکی تۆکمەیە و لیستێکە لە هەموو ڕنگ و پێگاتە جیاوازەکان و پسپۆڕە جیاوازەکان گەنجانیش بوونیان هەیە دەچمە لای یەکێک لە گەنجترین کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان کاک مسلیم سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر پێمان بڵێ تۆ کاندیدێکی گەنج لە ئێستادا پرسی گەنجان زۆر مشت و مڕی لەسرە ئێوە پەیامتان چییە بۆ گەنجان لە ڕێی پەرلەمان دەتانەوێت چی بکەن بۆ گەنجان؟ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان منیش سڵاو و ڕێزم هەیە بە تەواوی خەڵکی کوردستان لێرەوە پێیان دەڵێم ئێمە وەکو لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی پشتیوان بەخوا لێرە و دەستمان پێکرد وەک چۆن لیستی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا نەخشێنراوە بە شانازیەکانی و هەمیشە دڵسۆزانە بە پاچی بە بێماندووبوون لیستەکە بە کۆمەڵێک لە کاندیدی دلێر و بوێرانە کاریان کردووە لە بەرەی خەڵکدا بوون و متمانیان بەخشیوە بە خەڵک کە ئەم لیستە لە بەرەی خەڵک و داخوازیەکانی خەڵکایە و ئێمە لێرەوە ڕای دەگەێنی کە منیش وەکو گەنجێک وەکو بەربژێرێک بۆ پەرلەمانی کوردستان دڵسۆزانە کار بکەم لەسەر داخوازیەکانی گەنجان و ئەوەیان پێ دەڵێن کە گەنجان توێژێکن ڕۆحی زیندوی کۆمەڵگەن پێویستە متمانە و بڕوایان بەخۆیان بێ و متمانیان بەخۆیان بێ کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەتوانن تەواوی ئەو ناخۆشی و چەرمەسەری و ناڕەحەتیانە و قەیرانانی کە دروست کراون لە نێو کۆمەلگادا دەستی باڵایان هەبێ لە گۆڕینی و لە چاکسازیکردن و ئیسلاحکردن و بڕوا و متمانیان هەبێ بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کە لیستێکە لە بەرەی خەڵکایە هەمیشە متمانیان پێبێ بۆ ئێمە لە خزمەتیان دایم پشتیوان بەخوا سەرکەوتن بۆ ئێمە دەبێت. زۆر سپاس. بەڵێ دەمەوێت وتەی بەڕێز کاگاژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردنیەکانی کۆمەڵی ئیسلامی وەربگرم لەسەر هەم بەڕێوەچوونی شێوازی بانگەشەی هەڵبژاردنەکان هەم وەکو کاندیدێک کاگاژین سڵاوی خوای گەورەت لێبێ وەکو ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی پلانتان چییە و چۆن هەڵمەتی بانگەشە بەڕێوە دەبن؟ منای خۆی گەورە میرەبان سپاس بۆ بەڕێزتان و بۆ ئامادەبوونی ئەو خوشک و برا بەڕێزانە چ کاندیدان و چه پشتیوانان لە ڕاستیە کۆمەڵی ئیسلامی کوردستان
هەر بە بەڵگەی ئەوەی کە نەچوە هیچ پرۆسەیەکەوە هیچ کۆبوونەوەیەکەوە هیچ مبادرەیەکەوە بۆ ئەوی هەڵبژارن دووا بکەوێ بەوە سلماندی کە ئامادەی تاوی هەیە بۆ بەشداریکردن لە هەڵبژارنەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە دروشمێکی هەڵبژار تعبیرێکی حەقیقیە لە دۆخی ئێستا کە ئەویش کۆڵ نادەین و بەردەوامین واتە ئێمە بە خەڵکەڵێن جددین لەو پرۆسەی کە دەستمان پێکردووە هیچ شتێک ساردمان ناکاتەوە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوەی کە بەڕاستی بچین بەرەو پرۆسەیەکی ئیسلاحی گشتگیر و گۆڕانکاری لە جومگەکانی هەرێمی کوردستان بە سیاسەتیەوە بە ئابووریەوە بە هەموو بوارەکانی تریەوە تا ئەگاتە بواری پەروەردە و فێرکردن بواری تەشریع بوارەکانی دیکە کە بەڕاستی ئەمە نیشانەی چۆنەڵی خۆشببختیە بۆ میلەتی کورد کە هێزێکی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر چی لە ڕابردووە لە ڕووی ژمارەوە سەنگی لە هەندێک هێز کەمتر بووە لە ناو چۆنەڵێ موسساتی ئەم وڵاتەیە بەڵام حزوری فعلی زۆر گەورەتر بووە زۆر زیاتر بووە ئێمە بەدەنگدەرانی کوردستان ئەڵێن و بەدەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەڵێن بەردەوامین ئێمە و بەڕاستی ئەوەی کە دەستمان پێکردووە وەکو حاڵەتێکی کاردانەوە دەستمان پێ نەکردووە لە پرۆسی ئیسلاح و گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەوە بەرنامەی کاری ئێمە ئەوە دیدگای ئیسلامیانەی ئێمە بۆ ئیدارەدان بۆ سیاست بۆ هەموو کارێکی بەڕێوەبردن و دەسەجەمعی لە هەرێمی کوردستان هیوادارین ئەو خەڵکە لەوە تێبگات کە بەڕاستی هەموو بێهیواییە کە ڕووی تێکردووە زەرەرێکە لە مستەقبەلی خۆی گۆڕانکاریەوە ناکرێ من سیستەمێک تووڕێی کردوم دەسەڵاتێک تووڕێی کردوم بەڵام من لە بری ئەوەی بچم تۆڵەی خۆمی لێ بکەمەوە بۆ شێوەی یاسایی و مەدەنیە بێم لە ماڵۆلەی دانیشم بێهیوایی بم بێهیوا بم کاتی ئەوەی ئێمە هەموو بێهیواییەک بایکۆت کەین و بەڕاستی بینە سەرخە لەگەڵ و هێزە سیاسیانەی لە بەرەی گەلان بۆ ئەوی پێکەوە دەسەڵات و ئەرشی ئەم گەندەڵانە بلەرزێنی زۆر سپاس. بەڵێ دەمەوێت ئەوە بخەمەڕ و هەمیشە کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بۆ کردووە کە ئەوان حیزبێکی تاقی کراون چ لە پەرلەمان چ لە حکوومەت توانیوانە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن توانیوانە کار لەسەر داواکاریەکانی خەڵک بکەن من ئێستا بەڕێز مامۆستا دکتۆر هەورامان گەچێنەیم لەگەڵەکە ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان بۆ مامۆستا تەجروبەی ئێوە لە ئەندام پەرلەمانی لە ئەو کارانەی کە کردوتانە تا چەنەوە سلمێنێکە لە ڕێگەی دەنگدانەوە دەتوانرێت هاوکێشە سیاسەکان بگۆڕێت دەتوانێت خواستی خەڵک بگاتە ئەو شوێنەی کە پێویستە کاری لەسەر. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين محمد وآله وصحبه أجمعين. دیارە لە ڕاستیدا ئێمە خاوەنی ئەزمونین لە پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا من دەمەوێت ئەوە بڵێم بە جەماوەری بەڕێز زۆر جار ئێمە لە پەرلەمانی کوردستانە بابەتێکی زۆر گەورە و گرنگ بووە پرۆژە یاسایەکی گەورە و گرنگ بووە کە بۆ مەسلحەت و بەرژەوەندی خەڵک بووە یان پرۆژە بڕیارێک بڕواتان هەبێ جاری وا هەبوو بۆ یەک دەنگ ئێمە پەکمان کەوتووە یعنی ئەو سازانیومانە کە گرنگی و ئەهەمیەتی خەڵکی باش خەڵکی بەمەوەقف خەڵکی بۆ خوا سوڵحا و خەڵکێکە لە بەرەی گەلا خۆی ببینێتەوە خەڵکێکە مەسلحەت و بەرژەوەندی میلەتەکەی پێش مەسلحەت و بەرژەوەندی حیزبەکەی و کەسی و بنەماڵەی خۆی بخات چەندە گرنگە بۆیە لێرەوە بەڕاستی ئەمە لە یەکەم چرکە ساتی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئێمە بە ناوی خوای گەورەوە دەستمان پێکردو بەڕاستی ئێمە بە جەماوەرەکەی خۆمان دەڵێن بە جەماوەری ستەمدیدەی کوردستان ئەڵێن خەڵکی بە شەرەفی کوردستان ئێمە نە زێڕمان پێ نە زیومان پێ نە دینارمان پێ نە دۆلارمان پێ کە هی خۆتان بێ و پەزمەندەمان کرد بێ و لە ڕێیەکی ناشەرعی و نایاساییەوە کۆمان کردبێتەوە ئێستا بیهێنین بە خۆتانی بفرۆشینەوە و ئیرادەی ئێوەی پێ بکڕینەوە ئێمە ئەوەی کە دڵمان پێی خۆش ئەوەی کە ڕوومان پێی گەشە ئەوەی کە بەهۆیەوە بەڕاستی زۆر بە ڕەحابەتی سەدرەوە زۆر بە جورئەتەوە دێنەوە مەیدان و داوای دەنگەکانتانەکەین ئەوەی دڵمان پێی خۆش بێ لە ڕاستیدا زێر و دینار و درهەم نییە ئێمەوەی کە دڵمان پێ هەڵوێستەکانمانە لە ڕاستیدا ئێمە زۆر بە سەراحەتەن ئەڵێن بە جەماوەرەکەی خۆمان زۆر بە شەفافانە پێیان ئەڵێن ئەگەر لە ماوەی 5 ساڵی ڕابردووە هەڵوێستەکانی ئێمەتان بەدڵ بووە هەڵوێستەکانی ئێمە هەستان کردووە کە لە بەرژەوەندی ئێوەدایە هەڵوێستەکانی ئێمە هەستان کردووە کە لە بەرژەوەندی خاک وڵاتی ئێمە خۆتاندایە ئەوە بەڕاستی دووبارە متمانەمان پێ بکەنەوە ئەگەر نا ئەتوانن سزامان بن بەڵام بەڕاستی ئێمە پێمان وایە خۆمان زەمیری خۆمان مرتاح کردووە من بەڕاستی
پێم خۆش بە جەماوەری ستەمدیدەی کوردستان بڵێم ئێمە میلەتێکی موسڵمانین دینەکە ئێمە یەسی تێدا نییە دینەکە ئێمە ڕەفزی ئەو ئەکا کە ئینسان مەیوز بێ بێهیوابوون خوای گەورە لە صیفەتی کافرەکان لە قورئانە باسی کردو ئێمە ناوێت بێهیوابین ئێمە بێ بەردەوام بین ئێمە پێغەمبەرێکی گەورەی وەکو نوح عەلەیهی سەلام لە بەردەممانایە کە چۆن ئیشی کردو بۆ ئیسلاح و بۆ چاکسازی لە مجتەمەعە کە خوای گەورە فەرمێ فەلەبیث فیهم ئەلف سەنە إلا 50 عامە 1000 ساڵ ماوەتەوە کە دعوە و بانگەوازی کردو بۆ چاکسازی مەئویز نەبووە بێهیوا نەبووە ئێمە نابێ مەئویز بین ئێمە لە ڕاستیدا ئەبێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئوفوق بڕۆین بەرەو ئاسۆ بڕۆین هیوامان بەخۆمان هەبێ ئێمە میلەتێکین تەزحی زۆرمان داوە و میلەتێکین خاوەنی پترۆڵین سەرزەوی و بنزەویمان خوای گەورە پڕی کردووە لە خێر و بێر و سەمەرات نابێ بێڵین گەندەڵکاران بەڕاستی هەروە بیخۆن و بەسەریانە بڕوا من پێم سێرە خەڵکانێکە وڵاتیان فرۆشت خەڵکانێکە تا سەر ئێسقان درۆیان لەگەڵ میلەتی خۆیان ناکرد خەڵکانێکە قوتی میلەتەکەی خۆیانیان بڕی ئەوانە ئێستا شەرم ناکەن دێن بانگەشەی هەڵبژاردنەکەن و دەڵێن جارێک دەنگمان بنەوە ئەی ئێمەیە کە بەڕاستی تا سەر ئێسقان ڕاستگۆ بووین لەگەڵ خەڵکە ئێمەیە کە ڕوبەڕووی مەرگ بووینەوە لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکە ئێمە بەڕاستی بین مەئویز ببین و بڵێن وەڵا ناشین بۆ دەنگدان و یامچی نەخێر ئێمە بێت لە پێش هەموو کەسەوە بین پشت بەخوا و ئێمە چاوەڕوانی ئەو ئەکەین پشت بەخوای پەروەردگار و پاشان بەدەنگ و سەدای خەڵکی مستەزعەف و چەوساوە کۆمەڵی ئیسلامی لوستی 104 کۆمەڵی ئیسلامی دەنگێکی وا بەدەست بێنێ کە جێگەی دڵخۆشی هەموو لایەک بێت سپاس بەڵێ دیارە هەر لێرە لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی هەوادارانی کۆمەڵی ئیسلامی ئامادەن کە ئەوانش دەیانەوێت بەشداری بکەن لە بەرەوەچوونی بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی ئاشتیان و مەدەنیانە دەمەوێت یەکێک لەوانە بدوێنم کاکشوان سڵاوی خوای گەورە لەبێت چی تۆی هێناوەتە ئێرە چۆن پاڵپشتی لە لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەێت بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئێمە وەکو جەماوەری کوردستان هەڵوێستە مەردانەکە و هەڵوێستە لێبڕاوەکانی پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامیمان بینیوە بۆیە بە دڵخۆشیەوە ئامادەی هەموو تەزحیەکین ئامادەی هەموو چالاکیەکین بۆ سەرخستنی ئەم لیسە و هیوادارم ئەو کەسانش کە ئەچنە پەرلەمان شوێن پێی براکان و خوشکەکانی پێشووتری خۆیان هەڵگرن بۆ سەرخستنی ئەو پەیامە کاڵیان گرتووە بریتێ لە خزمەتکردنی خەڵک هەڵبەتە شوێن دەستیشیان دیار بۆ و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم دەگەڕێمە لایەوە ئەوەی کە دەیبینین لە ئێستادا کە کاژمێرەکانی سەرەتایی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنە کۆمەڵی ئیسلامی با گروتینێکی بەهێزەوە و بەجددیەتەوە وەک چۆن بڕیاریدا کە بانگەشە لە بەشداری لە هەڵبژاردندا بکات و لەگەڵەوە دانەبوو کە هەڵبژاردن دوای بکەوێت ئاواش دەیەوێت بە شێوەیەکی ئاشتیانە و مەدەنیانە بانگەشە بۆ لیستەکەی بکات. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ تۆڕی پێمنێرانمان لە سلێمانی ئەحسان سابر لە هەڵەبجە سامان فەتاح و لە دەڤەری ڕانیە ئاراس ڕەسوڵ لە چەمچەماڵ جەلال جەباری ئێستا سەرگەرمی وەرگرتی پەیوەندیەکانمانین لە دهۆک لە هەولێر لە شارەزوور واتە سەید سادق و وەڵەبجەی تازە و باقی ناوچەکانی تر بەڵام دیارە هەندێک گرفتمان هەیە پشتیوان بەخوا لە سبەی نێوە دەسەکەین بە ڕووماڵکردنی و ناوچانەش بەڵام لە ڕێگەی تەلەفۆنەوە ئێستا پامنێری سەید سادقمان لەگەڵایە سڵاوی خوات لێبێ سڵاوی خۆی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت سپاس دەگەر پێمان بڵێ بانگەشەکانی هەڵبژاردن لە سنووری مەڵبەندی شارەزووری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەید سادق چۆن دەستیان پێ کردووە؟ بەڵێ لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردندا لە ئەنگران و دۆستانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری قەزای شارەزوورە دەستیان کردووە بە بانگەشەی هەڵبژاردن یعنی لە کاتژمێر 12 شەوە دەستیان پێ کردووە و وا بڕیارە تا 7 ڕۆژی تر بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان بەردەوام بێت. بڵێ لە ئێستایا بە چ میکانیزمێک ئەوان دەستیان بەم هەڵمەتە کردووە؟ بە لۆگۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان واروە لانگران کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری سەید سادق و شارەزوور ئەم شەو بڕیاریان داوە نەخەون تا سەید سادق پرتەقال ڕێژ نەکەن. زۆر سپاس بۆ پێنێرمان لە شاری سەید سادق کە زانیاریە و شارەزووری بۆ گواستینەوە لە دەستپێکردنی بانگەشەکانی هەڵبژاردن بەم شێوەیە نەرە بەڕێز و خۆشەویستەکان کۆتاییمان بە یەکەم وێزگەی ڕووماڵی
دەستپێکردنی بانگەشەکانی هەڵبژاردننی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان هێنا. نازانم ئەگەر شوێنێکی کەما بێت زۆر سوپاسیان نەکەین. بەڵێ ئێستا سوهەیب لە شارۆچکەی سەید سادق هاتۆتەوە سەر خەت ئەگەر پەیامێکی ما بێت بابی گوێزێتەوە. بڵێ دیارە لە وێنەکەی دیارە کە هەواداران و دۆستانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری مەڵبەندی شارە سوور دەستیان بە بانگەشەکان کردووە، ئامادەییان هەیە و ئاپۆڕایەکی جەماوەری گەورە بوونی هەیە لە بەردەم مەڵبەندی شارە سوور. هیوادارم کە ئەوان بتوانن پەیامەکەی خۆیان بگەێنن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان و بۆ ئامادەبوونی و بەڕێسانەی کە ئێستا بەم شەوە هەوڵی سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستانە دەن. پشتیوان بەخوا بۆ سوێنێ لە خزمەت ئەو بەڕێسانە و مەڵبەند و سنوور و ئۆرگانەکانی تری کۆمەڵی ئیسلامی کوردستانە بین لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێسان بەم شێوەیە کۆتاییمان بەم ڕووماڵەت تایبەتە هێنا. بڕگە و بابەتەکانی دیکەی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوام دەبن، بەڵام ئێمە کۆتایی بە ڕووماڵەکە دەهێنین. سبێنێ ئینشاڵڵا لەگەڵ تۆڕی پەیامنێرانمان و لەگەڵ بەرنامە تایبەتەکانی بانگەشەی هەڵبژاردن پێتانەگەینەوە. هەموو لایەکتان بە خوای گەورە و مەزنە سپێرین بە هیوای سەرکەوتنی گەورەی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان هەرشاد بن.